سڵاو بینەرانی دەنگی ئەمریکام کاتتان باش من سنوور کەریمم لە بەرنمەیەکی تایبەت لەگەڵتانم بۆ تاوتوێکردنی بارودۆخی ناوخۆی یەکێتی و کێشە ناوخۆیەکانی ئەو حیزبە ململانەی نێوان یەکێتی و پارتی و چەند تەوەرێکی تر بۆ تاوتوێکردنی ئەم تەوەرانە میوانداری بەڕێز مەلا بەختیارمان کردووە. کاک بەختیار بەخێر بێ. سپاس دەکەم بژیت. زۆر سپاس. کاک بەختیار، جەنابەت ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژۆندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی دەمەوێت لە پرسیارێکی گشتیەوە دەست پێ بکەم کە لەبەرەوەی کە لە ئێستادا هاوکاتە لەگەڵ ساڵیادی ڕاپەڕین، پێت وایە ڕاپەڕین توانیوێتی دەستکەوتەکانی خۆی بەدەی بێنێت؟ سپاس، سڵاوم بۆ بیسەرانتان هەیە. نەخێر نەیتوانیوە ئەم ڕاپەڕینە. من کاتی خۆی کتێبێکم بە ناوی شۆڕشی کوردستان و گۆڕانکارەکانی سەردەم تومە بێت ستراتیج بگۆڕین لە خەباتی شاخەوە بۆ خەباتی شار. لەوێ ڕاپەڕینم ناوە ڕاپەڕینی بەردەوام. یعنی چی؟ یعنی کە دەست کرا بە ڕاپەڕین نابێ بوەستی هەتا سەرەکەیە کە سەریش کەوت نابێ بوەستی هەتا هەموو ئامانجەکانی بەدی هێنێ. بداخێکی زۆرەوە لە دوای 32 ساڵ لە ڕاپەڕین کوردستان ئێسا بە دۆخێکی ئاڵۆزاتی ئەپەڕێ. پرۆژەکان وەستاون، هێشتا قەرزی پاشکەوتی موچەی فەرمانبەران بە تەواوەتی نەدراوە. لەگەڵ حکوومەتی عێراق کۆمەڵی کێشەمان هەیە بە هەڵپەسێرایی ماوە، کێشەی مادەی 140، کێشەی ئەنفال، کێشەی ناوچەکی میانبارانکرا و ڕاگوێزراوەکان، ئەنجا کێشەی نەوت و غاز. هەموو ئەم کێشانە تا ئێستا لە دوای 20 ساڵی ڕەبق لە ڕووخانی سەدام ئێمە نەمانتوانیوە نیوەی ئەو کێشانە چارەسەرکەین کە هەیە. یعنی 20 ساڵە من لە ئێوە پرسم حربی عالەمی دووەم کە تەواو بوو. ئیسرائیل لە دوای چەند ساڵ توانی قەرەبووی کوورەی غازەکان و قوربانیەکانی جوولەکەکان بکات لە ئەڵمانیا. 20 ساڵ وەستا، 10 ساڵ وەستا، 5 ساڵ وەستا یا دەست بەجێ کردی بە مەرج و سەپاندی بەسەریانە. باشە ئێمە حکوومەتەکەمان بێگومان فەرقی هەیە. ئیسرائیل لەگەڵ حکوومەتی عەرەب دوو سیستەم و ڕوانگەی جیاوازن. با لە دوای 5 ساڵ ئێمە بمانتوانێت بەشی زۆری کێشەکان لەگەڵ ئەمانە چارەسەرکەین، نەک کێشەکانی ڕابردوو، بەڵکو مادەی 140 کە ئیتفاقمان لەسەر کردووە و لە دوای ڕووخانی سەدام لە دەستورە چەسپاندومانە جێبەجێ ناکەن. قانونی نەوت و غاز جێبەجێ ناکەن. لەبەرەوە ڕاپەڕین لەسەر ئاستی عێراق، ڕاپەڕین لە ناوخۆی کوردستان ڕاستی کۆمەڵێک لە ئامانجەکانی نهاتوونەدی و کێشەی تازەش ڕوبەڕووی بووتەوە. کاک بەختیار، 2 ڕۆژ بەر لە ئێستا ساڵیادی ڕاپەڕین بوو لە خانەقین و شارەی کە شاری جەنابیشتە. لەگەڵەوەی کە خانەقین لە 2 بەرواری جیاوازدا، هەم لە ساڵی 92 هەم لە ساڵی 2001 2023 بەبورن، بەڵێ کەوتەوە دەست کۆنتترۆلەکەی کەوتەوە دەست هێزەکانی پێشمەرگە. بەڵام ئێستا لە دەرەوەی جڵەوی هێزەکانی پێشمەرگەی جارێکی تر دەزانین کە حەشتی شەعبی لەوێ ڕۆڵێکی کاریگەری هەیە و کورد بە جۆرێک لە جۆرەکان لە ئاستی بڕیاری سیاسیدا لاوازە. پێتان وایە ئەو ڕاپەڕینەی کە جەنابەت ئاماژەت پێکرد پێویستە بەردەوام بێ؟ ئێمە ئەم حکوومەتی خۆماڵیمان هەیە، حکوومەت و ستاتۆیەکی سربەخۆی هەرێمی کوردستانمان هەیە، ڕاپەڕین لە دژی کێ بکەین کەواتە ئەم جارە؟ بە حکومی هەستیاری مووقعی سیاسی و جۆغرافی خانەقین ئەتوانم بڵێم یەکێتی و کورد لە خانەقین لەگەڵ حەشتی شابی عێلاقەمان باشترە وەکو ناوچە کێشە لەسەرەکانی تر. هەموو دائیرەکانی خانەقین بەدەست کوردەوەیە و لە ڕووی ئەمنیەوە تەنسیقەیە تا ڕادەیەک تەنسیقەیە. کەمترین کێشە هەیە لە خانەقین لە بینی حەشتی شابی و پێشمەرگە و ئاسایش و پۆلیسەوانە. ئیشەکان باش ئەڕوا، دائیرەکانیش ئیمکانیەتیان کەمە. گەنە دائیرەکان بەشی زۆری لە قەیمەقامێتەوە، لە بەلەدێەوە، لە پەروەردەوە، لە هەمووی بەدەست کوردەوەیە، لە شارەوانیەوە، لە هەموو بەدەست کوردەوەیە لە خانەقین. دیارە ئێمە چاوەڕوانی ئەوە نەبووین لە دوای 20 ساڵ قسە لەوە بکەین وەڵایی پەیوەندیمان باشە لەگەڵ حەشتی شابی. چاوەڕانەوە بووین کە مادەی 140 جێبەجێ بێ و خانەقین بە تەواوەتی بکەوێتە سەر کوردستان. کاتی خۆی دیمستورا من دانیشتە بووم لە لای جەنابی مامجەلال قسەی کرد، وتی با بە قۆناغ مادەی 140 جێبەجێ بکەین. مامجەلال پێی چۆن؟ وتی ئیسە خانەقین و مەخمور ڕاپرسی بۆ چییە؟ معلومە کە کورد لە ساڵ 90 کووردە. وتی بە ئەمانە بخەینە سەر کوردستان، کەرکووک و شنگال و ئەمانە ئەمێنە وردەوردە ئیشی لەسەر بکەین. یعنی حتا دمستوراکە نوێنەری نەتەوەی گرتوەکان بوو تێگەیشت بوو خانەقین مناقشە هەڵ ناگرێ
بەشێکە لە کوردستانە وتی دووەڵ بژاردن کراوە لە هەردووکی لە ساڵنەوەتی کورد بردوێتی. کاک بەختیار دەچینە ناو بەشێک لە کێشە ناوخۆیەکانێکی نیشتیمانی کوردستان لەو پرسیارەوە دەست پێەکەین کە جەنابەت ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندەکانێکی نیشتیمانی کوردستانی دەکرێت پێمان بڵێ مەلا بەختیار ڕۆڵی چییە لە ناوەکێتیدا؟ وەڵی بێگومان ئێمە لە پێش کۆنگرەش بە بابەتی باسی کەم بە وجدانەوە باسی کەم ئێمە لە پێش کۆنگرە کێشەمان هەبوو لە ناوێکێتی ینی پێش هاتنی هەڤاڵ باڤڵ پێش هاتنی هەڤاڵ لاهور بوون بە هاوسەرۆک دوای هەشتی تەمووز کە هەر باڤڵ ماوەتەوە ئەم مەکتەبی سیاسی سەرکردایەتی لە دوای چوارەمین کۆنگرە هاتوون ئێمە لە پێش ئەوە هەندێک کێشەمان هەبووە پاشماوی ئەو کێشەیە نەقڵ بۆتەنەوە ئەم سەرکردایەتی و ئەم مەکتەبی سیاسی ئێستا چەندێکی ماوە بەڵام بەڕاستی لە دوای چوارەمین کۆنگرە یەکێتی ئەتوانم بەڵام لە ڕووی حیزبایەتیەوە لە ڕووی دیسپلینی حیزبایەتیەوە لە ڕووی پرینسیپی حیزبایەتیەوە یەکێتی لە گرێژنە دەرچووە لە گرێژنە دەرچووە ئێمەمانانش لە ئەنجومەنی باڵا لە کۆنگرە لە پێش کۆنگرەش مناقشەمان کرد بۆیە چوونە ئەنجومەنی باڵا بەڕاستی دەمانەویست مەسئولیەتی ئەم جۆرە قیادەیە ئەم جۆرە پێکهاتیەی مەکتەبی سیاسی سەرکردایەتی تەحموڵگەین کە بەدەستیانەوە بوو بە پیلان لە کۆنگرە تێیپەڕێنن دوور کەوتینەوە مەیدانەکەمان جێژ بۆ خۆیان سەرکەوتوو بن شانازیان پێوەکەین سەرکەوتوونە بن ئەو کاتە لە کۆنگرەی ئایندە قسەی مەسئولانە ئەکرێت ئەو کارە یعنی ئێوە کە ئەندامی ئەو ئەنجومەنە باڵایەن و ڕۆڵێکی کاریگەرتان لە ناو بەرژەوەندەکانێکی نیشتیمانی کوردستان هەبوو ساڵانێکیشە لە ناو ئەو حیزبەدا بوون تا کۆنگرە تا ئەنجامدانی کۆنگرە دەتانێت بەم جۆرە دۆخێکێتی بەردەوامی بدات؟ ئەزانی ئێمە تەجروبەمان زۆرە تەجروبەمان زۆرە تەجروبی جیابوونەوەکانمان هەیە هەموو سەر نەکەوت باشە حزبی دایک بەهێزە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە حتا لە ئەوروپاش حزبی دایک بەهێزە یعنی ئەبێ بە مەرجعی تەقلیدی لە مێژووە ئەبێ مەرجعی تەحمل نەکردن زەرەری هەیە تەحمل نەکردن ئەگینا کێشەکانی ئێستای ناوێکێتی لە کێشەکانی یەکێتی لە شاخ زیاترە هەروەکو چۆن کێشەکانی ئێستای کورد لە کێشەکانی شاخ زیاترە لە شاخ تەحملمان نەکرد شەڕی ناوخۆمان کرد جابووینەوە بەڵام ئێستا کێشەکان زیاترە تەجروبەکانی شاخوای لێکردوین نە لە کوردستان شەڕی ناوخۆ لە نێوانی کێتی و پارتی دروستە بێ نە لە ناوی کێتی بیر لە جابوونەوەکەینەوە حزبی خۆمانە تەحملیەکەین هەتا ئەتوانین تەحملیەکەین ئەگەر سوودی نەبوو یەکێتی دۆخی لەمە خراپتر بوو ئەو کاتە وەکو عەرەبەڵێ لە کولی حادث حەدیث ئەو کاتە ئێمە قسەمانە بێت. بەڵێ کاک بەختیار پرسیارێکی تر کە پەیوەندی بە خودی هەر ناوخۆی یەکێتیەوە هەیە ئەدای یەکێتی نیشتیمانی کوردستان و کێشە ناوخۆیەکانیەتی هەم لە ناوخۆی هەم مامەڵەکردن و ئەدای لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پێتان وایە ئەدای پێش هەشتی تەمووز واتە بەر لەوەی کە یەکێک لە هاوسەرۆکانی یەکێتی لە کاردوور بخرێتەوە پێتان وایە ڕۆڵێکێتی و کاتە کاریگەرتر بوو یان دوای هەشتی ڕووداوەکانی هەشتی تەمووز؟ من لە پێش هەشتی تەمووزش قسەیەکی بەناوباوم هەیە وتومە ئەم هاوسەرۆکیەتی شکستە خواوتم ساڵێکی تر نابا شکستە خۆن دوای 9 مانگ شکستیان خوارد هەردووکیان بە یەک و هەڵیان نەکرد پێش هەشتی تەمووزەوە وتووە دوای هەشتی تەمووز ئومێدێکی زۆر هەبوو کە ئەو کێشانە ئارام بێتەوە کێشەی ئابووری کێشەی گومرگ کێشەی ئیداری خەڵک کێشەی سەرانە لەسەندن لە خەڵک باشە کێشەی حکوومەت هەموو ئەمانە ئومێدێکە بوو بەڵام بەداخەوە تا ئێستا لە حەقیقەتە تا ئێستا هەست ناکرێت کێشەکان چارەسەر کرابن لە دوای هەشتی تەمووز تا ئێستا ڕاستە مەرکەزیەت لە ناو حزبەکە بەهێزترە لە چاوەڕابردوو بەڵام مەرکەزیەت بەبێ بنەما مەرکەزیەت بەبێ خۆشگوزەرانی مەرکەزیەت بەبێ ژیانی باشتری حیزبایەتی مەرکەزیەت بەبێ دیموکراسی و ئازادی حیزبایەتی ناتوانێت هەتا سەر حزبێکی وەکو یەکێتی کە هێزی تایبەتی تایە کە بەرژەوەندی و تەکەتوری تایبەتی تایە ناتوانێت تا سەر کێشەکانی ڕابگرێ یعنی لە دوانەتیجێ ئێستا یەکێتی ڕوبەڕووی ئەوە بێتەوە کە بە جورئەتەوە بڕیار لە چارەسەرێکی مێژوویی کێشە مێژوویەکانی خۆی بدە. بەڵێ یعنی پێتان وایە ئەدای ئێستای سەرۆکی یاخود سەرۆکی ئێستایەکێتی نیشتیمانی کوردستان جۆرێک لە بەرژەوەندی تێدایە بەرژەوەندی شخصی تێدایە؟ من باسیەوە ناکەم بەرژەوەندی شخصی من پێم وایە بە هەموو تەکەتولەکان لەسەر بەرژەوەندی شخصی بە درێژایی مێژوو نەک ئێستا هەرچی تەکەتل هەبوو لە ناوێکێتی
لە دوای ڕاپەڕین بە تایبەتی مەبادی تیانە بووە مۆڕاڵی سیاسیشی تیانە بووە تەکەتل وەکو تەکەتل زەرەری هەیە چونکە فەلسفەیان چییە ئایدۆلەتیان چییە ئایدۆلۆجەتیان چییە ئەمانە با تێ بگەین یعنی بابێن بناقی کامیان سەرۆکی تەکەتلەکەن من ئامادەم لەسەر تەلەڤیزیۆن منازەڕیان لەگەڵا بکەم دیبەیتیان لەگەڵا بکەم لەسەر فکر لەسەر فەلسفە لەسەر ئایدۆلۆژیت بەدانشین گفتوگۆ بکەین بزانین ئەمانە بنەمای ئایدۆلۆژی بنەمای فەلسفەی سیاسی هاوچەرخیان هەیە ئایا هەیەە ئەگەر نیانەکەواتە لەسەر بەرژەوەندی شخصی دروست بوو ئەمە هەمووی و واش بوو نەتیجەکەی هەر ئەوەمان بۆ دەرکەوت کە تەکەتلەکانی دوای ڕاپەڕینیەکێتی تەکەتلی شخصی بوون تەکەتلی مەبدەئی نەبوون. کاک بەختیار دەچینە ناو ململانەکانتان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئایا ئەو ململانەی کە ئێستا هەیە خەڵکی دەڵێن کە یەکێتی و پارتی لە دۆخێکی خراپی گرژی و ئاڵۆزێکی زۆردان لە ئێستادا خۆشتان دەزانن چەند جارێک وا بڕیار بوو کۆبوونەوە بکرێت بەڵام نەکرا لەبەرەوەی کە ئاڵۆزی هەیە و گرژی هەیە پێتان وایە خراپی پەیوەندیەکانتان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەدای سەرۆکی حکوومەتی ئێستا دەگەڕێتەوە کە مەسرور بەرزانی سەرۆکایەتیەکە پێتان وایە ئەدای نێچیروان بارزانی لە کابینەی پێشترا باشتر بوو یان پەیوەندی بە کێشە ناوخۆیەکان یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە کە دوجار کێشەکان گەیشتونەتە لووتکە و ئاسۆی چارەسەریش لە ئێستادا زۆر بە ئاسانی بەدی ناکرێت. بەڕێز سەرۆکی ئێستای حکوومەت مەسئول لە کۆی کێشەکانی ئێستای حکوومەت ئەمە باگراوندی هەیە پێشینەی کۆنی هەیە کەڵەکەوی کێشەکانی کابینەکانی پێشوشیایە ئەمە نە بەڕێز بافڵ تاالبانی مەسئولە لە کۆی کێشەکانی ئێستای ناوێکێتی ئەمیش باگراوندی هەیە لاقی بە دوای سێهەمین کۆنگرە بە دوا و تەکەتلەکان و کێشەکانەوە هەیە هەردووکیان مەسئول نین لە میراتگیری کێشەکانی ڕابردوو بەڵام مەسئولن لە چارەسەر نەکردنی باشتری کێشەکان لە چارەسەر نەکردنی باشتری کێشەکان من پێم وایە یەکێتی و پارتی ئەو ڕۆژە لە هەولێریش لە زانکۆی سەلاحەدینە و قسەم کرد یەکێتی و پارتی تا ئێستا تا ئەم قۆناغە لەمە زیاتریان پێ ناکرێت پێویستیان بە ستراتیژیکی نوێیە بەڕێککەوتنێکی ستراتیژی نوێ هەیە و پێویستە پیاچوونەوەیەکی هەمەلایەنەی ڕەخنەگرانە بە دۆخی ئێستا بکەن و خوێندنەوەیان بۆ باری کۆمەڵایەتی باری سیاسی باری ئابووری باری ڕووناکبیری و ئەرکەکانی سەردەم هەبێت کوردستانی ئێستا کوردستانی 20 ساڵ و 30 ساڵ لەمەوە بەرنیە پەیوەندی چینایەتی پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندی سیاسی پەیوەندی ڕووناکبیری پەیوەندی دیبلۆماسی پەیوەندی ئەقلیمی هەمووی گۆڕانکاری بەسەر هاتووە ئەبی خوێندنەوەمانە بێ بۆ ئەمانە خوێندنەوەی نوێ یەکێتی و پارتی لەو ڕۆژەوە اتفاقی ستراتیژیمان لەبین خۆمان هەڵوەشاندۆتەوە و بۆ مێژوش ئەیلم یەکێتی لی مەسئولە ئەو هەڵوەشانەوەیە پارتی زۆر هەوڵیاندا ئەو یەکێتی لە اتفاقی ستراتیژی نەکشێتەوە یەکێتی سوور بوو لەسەر کشانەوە کشاینەوە لە دوای کشانەوە یەکێتی لە اتفاقی ستراتیژی تا ئێستا نە لە ڕێژەی دەنگدان نە لە ئیدارەدان نە لە چارەسەرنی کێشەکان یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پێش اتفاقی ستراتیژی لەگەڵ پارتیمان لێ نەهاتووە. بس کاک بەختیار لە ئێستاشا تیمی یەکێتی ماوەیەکی زۆر بەشداری لە ساڵی ڕابردووەواتە چەند مانگێکە بەشداری کۆبوونەوەکانی حکوومەت بە فەرمی ناکەن جارێکی تر واتە کشاونەتەوە لە حکوومەت و ئیتفاقی استراتیژیش یعنی بە جۆرێک لە جۆرەکان هەڵوەشاوەتەوە استراتیژی هەر نەماوە بەڵێ ینی جۆرەکان نە بە هەموو جۆرەکان نەماوە بەڵێ ینی پێتان وایە جارێکی تر ئەمە کێشەکە دەگەڕێتەوە بۆ یەکێتی بکە پابەندی بەشداری و شەراکەتیان لەگەڵ حکوومەت نابن یاخود پێتان وانییە کە خەڵکیش گلەی لەوە هەبوو کە پارتی بە جۆرێک لە جۆرەکان زوڵمێک لە سنووری سلێمانی بکە بەوەی کە لە مەسلەی داهات بە قسەی یەکێتی و خەڵک بێ ئەلبەتە دەڵێن کە لە مەسلەی داهاتە نایەکسانی هەیە نائەدالەتی هەیە واتە سلێمانی وزۆنی سەوز بەگشتی پەرایز خراوە لەلایەن پارتیەوە یەکێتی بێگومان ڕەخنەکانی بێپاساو نین ینی بەشێک لە ڕەخنەکانی پاساوی هەیە بەڵام من لەگەڵ بایکوتکردنی حکوومەت نەبوو و ئێستش پێم باش نییە لە ناو حکوومەت ئەو ڕخنانی لە دەرەوەی حکوومەتی گرن لە ناو حکوومەت و لە ناو پەرلەمان زۆرتری بگرن بەڵام شەریعەتی پێگەی یەکێتی لە ناو حکوومەت نەخەنە ژێر پرسیارەوە شەریعەتی پێگەی یەکێتی لە ناو پەرلەمان نەخەنە ژێر پرسیارەوە باشە ئەوە سەنگەری خۆیانە بۆ لە دەستیەدەن سەنگەری شەرعی خۆیانە. کاک بەختیار خەڵکی بەگشتی ئەوەی کە لە دیدی خەڵکی خوێنین و ڕۆژانە گوێمان لێ دەبێت لە بەرەنجامی ئاڵۆزیەکانی یەکێتی و پارتی
مەترسیان لە پرسی دوو ئیدارەیی هەیە، زیندووبوونەوەی پرسی دوو ئیدارەیی، هەتا گەشتن بە دۆخی هەڵەگیرسانی چەکداری، ئایا دروستبوونی شەڕی ناوخۆ پێتان وایە ئەگەرێکی چاوەڕوان کراوە؟ یەکەم من باسم کرد کە فاکتەرەکان یا هۆکارەکانی شەڕی ناوخۆ ئێستا لە شاخ زیاترن. لە شاخ زوو شەرمانە کرد، لە شار تەحملمان زیاترە. ئەمە زۆر گرنگە، ینی ئەمە زۆر زۆر گرنگە. من هەردوو حزبەکە بناسم، یەکێتێکی خۆ مەناسم، پارتێکی بەرامبەریشمانە ناسم، سەرکردەکانیشیان ڕەفیق من. بیرکردنەوە لە شار زۆر دوورە، لەلایەن پارتیەوە دوورە، لەلایەنێکی دیشەوە دوورە، لە زۆر دوورە. بەڵام لە سیاسەتە ئەمە ڕەها نییە، ئەمە ڕەها نییە، ڕەنگە ئەڵێم ڕەنگە فاکتەرێک بێتێ پێشەوە، ڕووداوێک بێتێ پێشەوە، نەخێر کێشەیەک بێتێ پێشەوە ببتە مایی فیتنەیەکی گەورە. ڕەنگە باوەڕکەن بۆ یەکەمین جارە ئەم قسەیەکەم، ئێمە لە شاخ نیوەی شەڕەکان کە ئەمان کرد بە بڕیاری سەرکردایەتی ناکرا. لە خوارەوە ئامر مەفرەزە و پێشمەرگە کێشەیان نایەوە، یا پارتی ئینایەوە، یا سوسیالیست ئینایەوە، یا یەکێتی ئینایەوە، یا حزبی شوعی نایەوە، ئەوە بە شەڕ سەرکردایەتی هەموو حزبەکان ئەکەوتینە دوای شەڕەکە. ڕابەرایەتی شەڕەکانمان ناکرد، بووین بە پاشکۆی شەڕەکان. من خۆم ئەزانم پێشمەرەکانی ئێمە، ئامر مەفرەزەکانی ئێمە، ئامرکردەکانی ئێمە، سەرتیپیەکانی ئێمە لەکوێ بەبێ بڕیاری سەرکردایەتی شەڕیان کردووە و چۆن ئێمەیان ناچار کردووە دیفاعیان لێ بکەین. وەختی قسەکردنی نیە ئەمە هەڵەگرم بۆ مزەکەراتی خۆم. باشە کاتە پێت وایە دوو ئیدارەیەکە، دوو ئیدارەی بەڕێی من ئەگە دوو ئیدارەی باشە بۆ لەگەڵ پارتی ڕێکمانگردەوە ئێمە خۆ ئەو کاتە وەزئی سلێمانی زۆر باش بوو، وەزئی دەڤەری سەڵ زۆر باش بوو، بودجەی نەوت بەرامبەر بە خۆراکمانە درایە، بۆ دوو ئیدارەیمان هەڵوەشانەوە، بۆ پرۆسە یەکگرتن دەستی پێکرد، بۆ جەنابی مام جەلال و جەنابی کاک مەسعود چوونە واشنتن بە ڕەسمی لە دەرگای وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەرگاکەیان بۆ کرایەوە. خانم ئۆڵبرایت لەگەڵیان هات، وتی پێی وتبوونیەوە ئەزانن ئەم دەرگای ئێستا ئەەکەمەوە معنای چییە؟ مامدلە لەکسەر وتوی بەڵێ ئەزانین یعنی ئەمریکا تەحملی مەسئولێتی ئەم اتفاقەکە. وتی ئافرین، وتبووی ئافرین. باشە لەو ساوە تا ئێستا ئەمریکا لە ناو قەزێکەیە، یەکێتی ئەوروپا لە ناو قەزێکەیە، هەندێک وڵاتی ئیقلیمی لە ناو قەزێکەیە. ئێمە خۆمانمان گرتووە، دوو ئیدارەیمان نێشتووە، یعنی چی جارێکتر بگەڕێنەوە بۆ کلکی مارەکە؟ ئەوە نییە یاری ماروپەیژە هەیە، ئەگە زارەکە هەڵدەی بچێتە دەمی مارەکە ئیتە سەر کلکی مارەکە، لە 99 دەیتەوە سەر خاڵی یەکەم. ئێستا ئێمە لە 90ەکانین بۆ بینەوە سەر خاڵی یەکەم. ئەوە نابی بیری لێ بکەینەوە. بەڵێ بەس کاک بەختیار خاڵێکی گرنگە داماژە پێکردبەوەی کە فاکتەرەکانی دروستبوونی شەڕی ناوخۆ ئێستا زۆرن، بەڵام تەحمل زۆرترە بۆ بابەتەکە لە ناو شار تەجروبەشمان زۆرترە. بەڵام پێتان وایە کە خەڵک هەموو فاکتەرە بەهێزەی بۆ دروستبوونی شەڕی ناوخۆ یاخود هەڵگیرسانی هەرسەر هەڵدانێک لە بەردەستا بێت تاکەی تەحملەکە، تاکەی پەتی تەحملی خەڵک بەردەوامە بێ لە کاتێکە کە خەڵک دەبینین بە گشتی ناڕازین لە دەسەڵاتی سیاسی لە هەرێم. من قسەم لەسەر یەکێتی و پارتی بوو، قسەم لەسەر خەڵک نەبوو. ئەگینا بیتە سەر خەڵک زۆر زۆر بێزارە، ڕاستە، و ناشزانم خەڵک تاکەی ئەم بێزاری خۆی تەحملەکە. چی ئەیوت ژنێک لە ئێران بکوژێ ئەو بۆ 4 مانگە چێ ڕاپەڕینە لە ئێران، خۆپشاندانە لە ئێران، چی ئەیوت ئەمە ڕوئەدا پێش ئەوەی ئەو خانمە شەید بکرێ هەرکەس بیریشی لێ ناکردەوە ئەمە ڕوو بدات. ئەوە ڕوویدا کێ لە ڕووداوێک لە دوهۆک، لە هەولێر، لە سلێمانی، نەخێر لە هەڵابجا، لە گەرمیان، لە ڕاپەڕین، لە زاخۆ، لە سوێران یەک ڕوودا و نایتەقێنێتەوە. ئەخر ئەبێ بیری لێ بکەینەوە. مێژوو ڕووداوەکانی مێژوو خانم وەکو بوو مەلەرزە وایە، وەکو یعنی حاڵەتی سایکلۆژی کۆمەڵایەتی خەڵک تۆ پێی نازانی کەی ئەیتەقێنێتەوە، کەی دێتە سەر ئاو نایزانی. بوو مەلەرزەش تا ئێستا نازانرێکی ئەیتەقێتەوە. چۆن بوو مەلەرزە تەقیەوە باکوور و ڕۆژەوای کوردستانی وێران کرد، بوو مەلەرزەی سایکلۆژێتی خەڵکیش بدەقێتەوە. کوردستان ئاژێنێ، هاوکێشەکانی دەسەڵات ئەگۆڕێ. تۆ پێ دوایە سەرکردایەتی سیاسی کورد بۆ بوومەلەرزەیە ئامادەیە
کە ئێوە پێشبینیەکەن پێتان وایە لە مەسەلەن دوور نییە گەر شتێکی وا ڕووبدات؟ سەرکردایەتی سیاسی کورد فەرقیە لەگەڵ حکوومەتەکانی تر، حکوومەتە دیکتاتۆرەکان، حکوومەتە شۆڤێنەکان، حکوومەتە فاشەکان. دیکتاتۆر لە خولیای خۆیەوە سەیری ڕووداوەکە. بەڵام ئەم دوو حیزبە بەڕاستی نەتیجەی تێکۆشان و قوربانیەوە ناتوانێت سەرکار. نابێ ئەمانە تێنەگەن کە خەڵک ناڕازیە لێیان. نابێت تێبگەن. و هەردووچیان بەبەریەوە ماوە ستراتیژیکی نوێدا بنێن. خوێندنەوەی نوێیان بۆ ڕووداوەکان هەبێ. یعنی حەقە ئەمە بزانن. بەڵێ. زۆر باشە کاک بەختیار، هەنگاوێکی فراوانترە دەڕۆینە سەرباس و خواسی کوردانی سووریا و تورکیا. بەدیدی تۆ بە تێڕوانینی تۆ ئایندەی ئەوان چۆن دەبینیت؟ هەم کوردانی سووریا هەم تورکیا بە تایبەتیش دوای هەم دروستبوونی ئەو بوومەلەرزەی لە هەردوو وڵات دروست بوو، بە تایبەتی تریش لە ئێستادا هەڵبژاردن لە پێشە لە ناو تورکیادا کورد لە ناو هەڵبژاردنەکاندا پشتگیری خۆی بۆ کلجدار ئۆخڵۆ دووپات کردوێتەوە. پێ دوایە لە پشتگیریکردنی کلجدار ئۆخڵۆ کورد دەتوانێت چی بەدەستبێنێت لە تورکیا؟ با لە ڕۆژاوە دەست پێ بکەین. دوای 11 ساڵ لە ئەو خۆپیشاندان و کێشانەی ناو سووریا حکوومەتی ئێستای سەرۆک بەشار ئەساد حکوومەتی جاران نەماوە، ناتوانێت وەکو جارانیش بێ. یعنی سووریا، ڕژێمی سووریا ئاخر قەڵای بزوتنەوەی نەتەوایەتی عەرەب بوو. جەزرەبەیەکی گەورەی خواردووە. ناتوانێت وەکو جاران حکومڕانی بکە، بەڵام ماوە وەکو ئەمری واقع ماوە تەعاملی لەگەڵەکرێەوە ئەو وڵاتانی عەرەبی وردەوردا علاقەی لەگەڵا بەستنەوە و لە ناو معادلاتی سیاسەتی ئیقلیمی و دەوڵەتی حسابی بۆ ئەکرێ. کوردیش کوردی جارانی خەفەکراو نییە، سەرکورد کراو نییە. کورد ئێستا هێزی هەیە لە شەڕی داعش ئیثباتی کرد کەمتر لە سوپای سووریا ئازاتر ئازانە بوو، ینی جێگەی متمانەی دنیا بوو، ژنانی ڕۆژئاوا مایەی سەربەرزی هەموو دنیا بوون بە ئێمەشەوە بە کوردیشەوە. ئیدارەیەکیان هەیە، ئەوە 10 ساڵە ئیدارەیان هەیە، ئابووری بەڕێوە ئەبان، جۆرێک لە یاسا و سیستەمیان بۆ خۆیان داڕشتووە. باسە ئەکرێت دنیا ئەمە فەرامۆش بکە، ئەکرێت ڕژێمی سەرۆکی ئێستای سووریا یا سیستەمی ئێستای سووریا ئەمە فەرامۆش بکە، ناکرێت. نە کورد ئەتوانێت ئەوە فەرامۆش بکە کە حکوومەتەکەیان ماوە، نە حکوومەتی سووریا ئەتوانن ئەوە فەرامۆش بکەن کە کوردێکی ترە، ڕۆژاوای کوردستان ڕۆژئاوایەکی ترە، هەر ناوێکی لێنێن. لای من ڕۆژاوای کوردستانە، ئەوان چی ناوەنێ ناو بنێن، بەڵام ئەبێ ئیتیفاق بکەن. لە نەتیجە جۆرێک لە ئیتیفاق ضرورە، ئەبێ بە ضرورەتی تاریخی بۆ سووریا. ئەگەر سووریا ئەوێ لە کۆی قەیرانەکان ڕزگاری بێ، ممکنە لە قەیرانی ئیخوان مسلیمان ڕزگاریان بێ، ممکنە لە قەیرانی حزبە توندڕەوەکان و سەلەفیەکان ڕزگاری بێ بە عەسکەری بە ئەمنی، بەڵام لە قەیرانی کێشەی کورد ڕزگاری نابێ بێ چارەسەر. ئەوە ڕۆژاوە بێمە سەر باکوور، ئەم هەڵبژاردنە گرنگە، ئەم هەڵبژاردنە زۆر گرنگە. ئاخر ڕاپرسی ئاکپارتی ڕێژەی دابەزیوە، ئۆپۆزیسیۆن ڕێژەکەی بەقووەتە. ئێستا چاودێرەکان چاویان لە هەدەپەیە، هەدەپە تا ئێستا خۆی ساغ نەکردوێتەوە، دوا بڕیاری نەداوە. بێگومان هەدەپە هەڵوێستی وەرگرتووە کە دەنگ بە ئاکپارتی نەدا، و ئاکپارتیش هیچ گفتوگویەکی لەگەڵ هەدەپە نییە، هیچ گفتوگویەکی لەگەڵ هەدەپە نییە. یعنی تەنانەت گەیشتە ئەوەی کە پارەی بانقی هەدەپەیان داخست، بەڵام هەفتەی ڕابردوو دادگای تورکیا دیسانەوە کردیەوە، دیسانە بووی کردنەوە. یعنی ئەوە پێشکەوتنیەک بوو هەم لە دادگای تورکیا هەم لە دەستکەوتی هەدەپە. ئێستا لە گفتوگوی ئاشکرا و نهێنیان هەدەپە و حزبەکانی کە 5 حزبەکەی کە تحالفیان کردووە، بەداخەوە تا ئێستا نەگەیشتنەتە هیچ نەتیجەیەک، بەڕێی من نەگەیشتنەتە هیچ نەتیجەیەک، و خەریکە کات لە دەست ئەڕوا. مانگی ئەیار هەڵبژاردنە، چواردەی ئەیار هەڵبژاردنە، خەریکە کات لە دەست ئەڕوا. بەڕێی من نابێ هەدەپە ئەمەش بکە بە هەڵبژاردنەکەی کە 58 کورسیانێنا، کە 58 کورسیانێنا. من لەگەڵ بەڕێز سەلاحەدین دەمرتاش و ئەحمەد تورکوانە دانیشتم، وتم بچنە حکوومەت بە 1 کورسیش بێ. تەبان مەکتەبی سیاسی یەکێتی و
مەحزەری کۆبوونەوەکانمان ماوە ئەو قسانم کردووە. هەوڵم ما لەم لاولەولاش پشتیوان پیاکەم بۆ ئەوی هەدەفە بچێتە حکوومەت بەداخەوە نەچوون کە نەچوون شەڕی شاخیان بردە شار تێکشکە شەڕی شار تێکشکە و هەدەفە کەوتە بەر حملە 11,000 کەسیان گیرە سەلاحەدین دەمرتاش و هەوەسەرۆکەکیشی لەزندانن تا ئێستا. من لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بە سەلاحەدین دەمرتاشم وتم سەلاحەدین یانە چیتە حکوومەت یانە چیتە زندان ڕێگەی سێم لە بەردەمتان نەماوە. ئەمە لە کۆبوونەوە بەڕەسمی پێم وت لە چاوپێکەوتنی کوردساتیش ئەو لە دیاربەکرەوە قسەی کرد من لە سلەیمانی و عینی قسەم دووبارە کردەوە. ئێستا ئەمە نەکەن بە ئەو تەجربەیە دووبارە نەکەنەوە. شەرت نییە لەسەر دەخەڵ ڕێکەون. تورکیا هی ڕێکەوتنی دەخاڵ نییە لە بینی هەدەپە و حزبەکان لەسەر دوو خاڵیش بێ ڕێکەون باشە. ینی پێتان وایە دەسەڵاتی ئەردۆغان بە تایبەتی ئێستا خۆی لە ناو خۆشیایی ئەردۆغان کێشەی هەیە لە بەرەوەی کە لە دوای بوومە لەرزەکەی کە لە تورکیا ڕوویدا جۆرێک لە ناڕەزایەتێکی ناوخۆیش دروست بووە بەدەر لە حزبە ئۆپۆزیسیۆنەکان و کوردیش. پێتان وایە ئەردۆغان بەرەو کەوتن دەچێت یان دووبارە دەسەڵاتی یەکەم بوومە لەرزە جەنابی سەرۆک کۆماری ئەم تورکیا چ گوناحێکی هەیە وەکو چۆن پەیەدە هیچ گوناحێکی نییە لە ڕۆژاوە بوومەرزە لە ڕوویداوە حکوومەتی تورکیەش گوناحینە و بوورەزەی سروشتیە سروشت کردە سیاست کرد نییە بڕیاری سیاسی بەدواوە نییە. بڕیارەکەی سەرۆک کۆماری تورکیا یەکسەر وتی هەموو ماڵەکان لە ساڵێکە چاکەکەینەوە هەموو ماڵەکان هەر ماڵە ڕووخاوەکان 2,000 ماڵ ڕووخاوە پێم وابێ ئەگەر بە هەڵە نەچوو ئەو گوناحیان نییە. معارەزە ئەمەی قۆستێتەوە بڵێ ئەمە لە تەبیعەتی معارەزەیە کێشە بقۆزێتەوە یعنی ئیشی معارەزە ئەوەی کێشە بقۆزێتەوە. بەڵام ئایا ئەم بوومەلەرزەیە بۆ ئاکپارتی کە بە تەواوەتی ڕوخانوتی نەخێر فەرقەکەیانەوە نییە لەگەڵ معارەزە. فەرقی ئاکپارتی لەگەڵ معارەزەوە نییە. 5 حزب لە معارەزە کۆبتەوە بە تاقی تەنها و لەگەڵ حزبی نەتەوەیەکە لەگەڵ یانە لەگەڵ مەهاپە باشە باشە هێشتا زۆری ماوە دو حکوم بدرێت لەسەر ئەنجامی هەڵبژاردن. هێشتا هەدەپە دو قەراری نەداوە لەسەر ئەنجامی هەڵبژاردن کە هەدەپە ملیۆنەها دەنگە کاکە خۆ کەم نییە هەدەپە. ڕاستە کەواتە دەکرێت بڵین کورد دەبێت بەرژەوەندی خۆی بخوێنێتەوە نەک ئەوەی کە مەسەرەن بە تەواوەتی ئاکپارتی لا بنێ ئەوە هەموو جۆرە دانوستان و دانیشتنی لەگەڵ ئەوان ڕەت بکەنەوە. دەبێت کورد بەرژەوەندی خۆی لەو باشە بەرژەوەندی خۆی لە چوارچەوەی ئەو پرۆسە دیموکراسی کە لە تورکیا هەیە بخوێنێتەوە نەک لە دەرەوەی ئەو پرۆسەیە. هەدەپە ئەڵێم باسی هەدەپە ئەکەم. کاک بەختیار دەمەوێت کوردانی ئێرانیش لە یاد نەکەین لەم بەرنامەیە باز لەو بزوتنەوەی بکەین کە خۆمان نەزانین کە ماوەی چەند مانگێک کە سەرهەڵدان لە ئێران دروست بوو جەنابیشت ئاماژەت پێکرد بەهۆی کوشتنی ژینا ئەمینیەوە سەرهەڵدانێکی گەورە دروست بوو. بە جۆرێک لە جۆرەکان ئەم سەرهەڵدانە یاخود ئەم بزوتنەوەیە بە بزوتنەوەیەکی سیکۆلار واتە یاخود هەندێک جاریش دەوترێت کە جوڵانەوەیەکی فێمەنیستیە. پێتان وایە ئیسلامی سیاسی بە تایبەتی جەنابەت کە بەرکەوتەی ڕاستە و خۆت بەردەوام وانەسراویت کە بەرکەوتەی ڕاستە خۆت لەگەڵ ئیسلامی سیاسی هەیە ئیسلامی سیاسی دەتوانێت سەرکوتی ئەو جوڵانەوە سیکۆلارە فێمەنیستە بکە؟ یەکەم بابن بەگشتی وا جواب بەمەوە هەموو حکوومەتە ئیسلامیەکان لە پار و پێرارەوە کەوتونەتە ژێر پرسیار. ئایا بەو سیستەمەی هەیەە و بەو سیستەمەی حکومڕانیەکان ئەتوانن بەردەوام بنیانە پرسیار زۆرە لەسەر چارەنووسی حکوومەت ئیسلامیەکان. ئەوەی سعودیە بینین چ گۆڕانکاریەکە بەڕێز محەممەد بن سەلمان گۆڕانکاری گەورە ئەکە چاوەڕوان نەکراو بوو بە نسبەت ڕێی عامی ئیسلامی. تالیبان دوێنێ قەراریان داوە ئەڵێ بە قەڵەم بە قسە بە پەنگکردەوە هەر معارەزەیەکی حکوومەتی تاڵەبان کە حەقە ئیدام بکرێن. وەزیری پەروەردەگەیان وا ئەڵێ ئەمە لە دواکەوتوترین خلافەتی ئیسلامی ئەمە نەبووە. ئەم قرارە لە دواکەوتوترین خلافەتی ئیسلامی شۆڤێنیترین خلافەتی ئیسلامی خلافەتی ئومەویەکان بووە کە جگە لە زمانی عەرەبی هیچی تری قبوڵ نەکردووە. ئاوای قرار نەداوە. یعنی چی ئەمە یعنی عوسمانیەکان وا نەبوون
عوسمانیەکان وانە بوون، سەفەویەکان وانە بوون. ئێ باشە حکوومەتی وا ژن نابێ بێتە دەرەوە، ژن نابێ بخوێنێ، نابێت نوتق بکەی، نابێت قەڵەم هەڵگرینە. حکوومەتی وا چوانێکێتە سەر بەنسبەت ئێرانیشەوە من ئەوەی بەخۆیانم وتووە ئیڵێمەوە لە کۆبنوویەک لێرە لەگەڵیان دانیشتم وتم ئەبێ ئێوە دەستور بگۆڕن، ئەبێ بە سەراپای سیاسەتی خۆتانە بچنەوە، ئەبێ چارەسەری کێشەکانی ناو ئێستای ئابووری و سیاسی و حتا مەسەلە نەتەوایەتی و دیموکراسیەکانی ئێران بکەن. ئەمە من لەگەڵ خۆیان نوێنەری خۆیان هاتووە لێرە دانیشتەوە و قسانم کردووە. ئەم حکوومەتە ینی لە ساڵی 1970 تا ئێستا دەستوریان هەیە، تا ئێستا بۆیان چۆتە سەر، بەڵام لەمە دو دەرکەوت ناچێتە سەر، کاتە شۆڕشی گۆڕانکاری بکرێ و ئامانجی دیموکراسی و جۆرێک لە ئامانجەکانی سیکولاریزم، ئازادی تاک، ئازادی مەدەنی، ئەمانە بووە بە هێزی مێژوویی بە هەژبوونی دینی و مەزەبی ئەمە لەناو ناچێ. کاتە پێتان وایە شۆڕشی ژن ژیان ئازادی بۆ ژن نیوەی کۆمەڵ و دایکی نیوەکەی ترە و من پێم وایە جەوهەری دیموکراسی بۆ لە مەودووە لە بزوتنەی دیموکراسی تر بزوتنەوەی ژنانە. ئازادی چە؟ یعنی ئینسانەکە ئازاد نەبێ کۆی لێیە وایە ژیان ڕێکنەخەی چۆن ژیانت بۆ ئەچێتە سەر. زۆر باشە کاک بەختیار، بەمە دەمەوێت کۆتایی بەم دیدارە بێنین کە کورد باسی کوردمان کرد بەگشتی لە ناوچەکە لە هەرێمی کوردستان، ستاتۆی هەرێمی کوردستانیشمان باس کرد بەم پەرتەوازەیی کە هەیە، بەم هەموو کێشە و لەمپەرەی کە لە بەردەمی خۆیدا دروستی کردووە. جۆرێک لە پەرتەوازەیی ناوخۆی هەیە، پەرتەوازەیی لە خودی ناو حیزبەکانە هەیە، بڕیاری سیاسی هاوبەش نییە. دەتوانێت لەکوێی نەخشە ڕێگای نوێی سیاسی جیهانیدا کورد بەم پەرتەوازەیە جێگە بگرێت لە کاتێکا کە وا لە 23 مانگی حەوت ئێمە بەرەو 100 ساڵی تێپەڕ دەکەی 100 ساڵ تێپەڕ دەکەین بەسەر پەیمانی لۆزانداوە وەکو جەنابیشی داگاداری وا بڕیارە کورد کۆبوونەوەیەکی گەورە لە لۆزان بۆ ڕێک بخات. پێت وایە کورد لەکوێی نەخشە ڕێگای نوێی سیاسی جیهانیا جێگە دەگرێت بەم شێوازە؟ من دڵم خۆشە بەوەی کە سەرۆکوەزیرانی دنیاە مەسوولە پایەدارەکانی دنیا دێنە هەولێر و سەرۆکی هەرێم، سەرۆکی حکوومەت، وەزیرەکانمان ئەچن بۆ وەفدەکانی دنیا، کۆنگرەکانی دنیا. دڵم بەمانە خۆشە، بەڵام ئەمە دەستەبەر نییە، ئەمە زەمان نییە. من ئەیزانم زانیاریەکەم لە سەدا نەک لە 99 کە بەشی زۆری ئەو وڵاتانە لە کێشەکانی ناوخۆی کورد بێتاقەتن و ئەم بێتاقەتیە بەردەوام بێ زۆر زەرەری کێشەی کوردی تایە، زۆر زەرەری کێشەی کوردی تایە. سیاسەتی نێودەوڵەتی زەمانی هەتایی نییە لە سیاسەتا، وەکو چرچەڵ وتوبووی دۆستایەتی هەتا سەر و دژمنایەتی هەتا سەر نییە، بەرژەوەندی هاوبەشی هەتا سەر هەیە. ئەگەر ئێمە بۆ هیچ کێشەکانی ناوخۆمانەوە بەرژەوەندی وڵاتان بەخێنە مەترسیەوە، ئەوانش دوورەکەونەوە لێمان. کێشە بەرژەوەندی دوورەخاتەوە. حەزمانە کرد زیاتر بەردەوام بێت. کاک بەختیار، لێرە دەبێت کۆتایی بە بەرنامەکە بێنین. بەڵێ زۆر سپاس بۆ ئەو کاتێ بە ئێمە بەخشی و زۆر سپاس دەکەین. زۆر سپاس. بەڵێ بینەرانی دەنگی ئەمریکا، بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە لەگەڵ بەڕێز کاک مەلا بەختیار، ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. تا دیدارێکی تر هەشاد بن.